چێشتی مجێور ژیان نامەی خۆنووسی هەژار زنجیرەی دەیەم قازی محەممەد ماڵە قازیان زۆر لە مێژەوە قازی و دەسەڵاتداری شار و بەناوبانگ بوو. قازی فەتاحێکیان هەبووە کە لە ئازایەتی و بە جەرگیدا ناوبانگی دەرکردووە و لە شەڕی عروسان کوژراوە. قازی عەلیش کە قازی سابلاغ بووە لە پیاوە هەرە بە ڕێزەکانی وڵات ژمێردراوە. دوو کوڕی لە پاش بەجێ ماوە، میرزا محەممەد کە پیاوێکی زۆر خوێندەوار بووە و لە زەمانی باوکیدا چەندین ئەرکی بێحقوقی وەک مدیر مەعارف و سەرپرشتی شێرەخۆشی دیسووری گرتووەتە ئەستۆ و زۆر خۆشەویستی خەڵکی وڵات بووە و لە پاش باوکی کراوەتە قازی سابلاغ. دووهەمیان میرزا قاسم کە بە سەدرولیسلام ناوبراوە و لە دەستگیرۆییدا ماوان و تکا بۆ زیندانیانی بێچارەدا زۆری کۆشش کردووە و بە پیاوی چاک ناسراوە و لە زەمانی کۆمەڵەدا بۆتە نایب لە تاران. دەگەڵ تێکچوونی دەسەڵاتی دەوڵەت لە موکریان قازی بۆ پاراستنی شار لە تاڵان و بڕۆی عەشایری دەوروبەر خەڵکی سابلاغی سازدا بوو کە تفەنگ بکڕن و شەوانە کێشکی شار بگرن. زۆر جاریش ڕۆژانە کۆی دەکردنەوە و ئامۆژگاری دەکردن. دەسەڵاتی سابلاغی تەواو لە دەستا بوو. پێمان خۆش بوو قازی بێتە هاوکارمان، بەڵام ئەو ئێمەی بە هیچ نەدەزانی و بەلایەوە کە مایەسی بوو دەگەڵ چەند ڕەشوڕوتێکی بێناو نیشان زرمەزلیتانێ بکە. ئێمەش هەستمان دەکرد کە عەشایر و خەڵکی دیکەی سەرناس چەتونە هەتا نەزانن سەرۆکمان پیاوێکی زل و شیاوی حورمەتگرتنە بێن لەگەڵمان و هیچ کەسی پایە بەرز بە حوسێن ڕازی نەدەبوو. بەڵام قازی چۆن چار بکەین؟ ڕامان دەسپارد ئەندامان و لاگرانمان کە لە کۆبوونەوە وتاری قازی بتەکنەوە. تاوای لێهات کە قازی خۆی هەستی بەوە کرد بوو حیزب بەهێزە و گاڵتەی پێ ناکرێ. ئەوسا داوامان لێکرد کە بێتە حیزبەوە. قبوڵی کرد و زۆر زوو بڕیاردرا قازی سەرۆکی کۆمەڵە بێ. ئیتر زۆر ئاغا و پیاماقوڵان کە بچووکی قازیان پێشەرم نەبوو هاتنە یاریمان و هاتنە ناو حیزبەوە. قازی کە ماڵەکەی قۆناغی میوانانی ڕووز بوو توانی نێوانی حیزب و ڕووسان خۆشترکە و دەمانتوانی بەڕاشکاوی زیاتر کار بکەین. دەوڵەتی ئێران کە لە موکریان پاشەکشەی پێکرا بوو ئیدارەی موکریانی لە میاندواودا نابوو. بە هەموو توانا حەولی دەدا ئاغایانی وڵات لە خۆی دڵخۆش بکە. شەکر و قەندی زۆری دەدانێ پلەی حاکەمەتی شاری بە عەشیرەتان دەسپارد. دوژمنی سەرسەختی ئەو ڕۆژگارەمان قەرەنیاغای مامەش و عەلیاغای ئێلخانی بوو. قەرەنیاغا زەبیحی گرت و هەڕەشەی کوشتنی لێ کرد. ڕووس بەریاندا و هەڕەشەیان لە قەرەنیاغا کرد. باسی عەلیاغا و پیاوەکەی بابەکری سەلیماغا. دنیا عەشایری بوو، حیزب و کۆمەڵەیەک نەبوو. بۆ سەردانی حەمەدەمین حەدادی چوو بوو مەکانی ڕەش، چوومە دەست نوێژگرتن. لە کونی دیواری ئاودەستەوە دیتەم عەلیاغای ئێلخانی لەگەڵ کابرایە کاتن و پاڵیاندا بەو دیوارەوە کە من لەو دیوی گوێم لە قسەیان دەبوو. عەلیاغا گوتی زۆر سەلام لە بابەکری سەلیماغا بکە بڵێ عەلی دەیگوت نەکا دەخیلی بم فریوی هەتیومەتیوان بخوا و کوردایەتی و شتیوا بکە ئەگەر ئێمە ئەو کارە بکەین ئاغایەتیمان لە دەست دەچێ. جارێک ڕووسان زۆر پیا و ماقوڵی وڵاتیان بۆ باکوێ بان کرد کە عەلیاغا و قەرەنیاغا و حاجی باباشێخ و زۆر ئاغای تریش لەو بانکراوانە بوو. کە هاتنەوە بیستمان باغرۆفی سەرۆکوەزیری ئازەربایجانی رووسیا گوتبووی چستان دەوێ بۆتان پێک بێنین. یەک دەڵێ شەکر، یەک دەڵێ زیینی عروسی دەمانچە و زۆر شتیتی. من دەمەتەقەیەکم لەسەر نووسین و لە نیشتیماندا چاپ کرا. تێرم گاڵتە بە عەقڵان کرد بوو. عەلیاغا هەڕەشەی کرد بوو کە ئەو شاعیرە هەردەکوژم. ماوەیەکی زۆر نامدەوێرا بە گوندی ئەودا بڕۆم و ڕێگەم بۆ شاری سابلاغ گۆڕی بوو. ڕووسان چەکداریان کردین و هێزی پێشمەرگە پێکات و مەشق بە پێشمەرگە دەکرا و تەواو بوو ژاینەوە. جارێک دەگەڵ مەلا ڕەسوڵ ناوێکدا ناردرام کە مەلا خەلیلی گۆڕۆمەڕ بکەینە لاگری شۆڕش. بەڵام هەرچی شێر و ڕێویمان بۆ هێنایەوە ملی نەدەدا دەیگوت سوێند بە ئاڵا خواردن پیا و کافر دەکا و بیستوو مەکچان لەسەر خەیابان ڕێژە دەڕۆ. پاش چەقە و سوێندی زۆر ڕازیمان کرد بە قورعان سوێندی بۆ خواردین کە یاریدەمان بکە و هەرگیز خەیانەتمان پێ نەکا. بەڵام زۆر زوو خەیانەتی پێکردین و سوێن دەکەی وە بەرپێدا. بە شاعیر ناوم زڕا بوو.
لەسەر داوای ڕەوابیتی فەرهەنگی ئێران و ڕووس بەخۆ شیعرەکانمەوە چوومە تەورێز. قەراردرا بۆشم چاپ بکەن و تەرجەمەشی بە زمانی ئازەربایجانی بکەن. گوتیان لە ئۆتێلێکی خۆشداد دەمەزرێنین و چاوەدێرت دەبین کە پیاوی ئێران زیانێکت پێ نەگەێنن. قبوڵم نەکرد، چوومە ئۆتێلەکەی کە لە سایی دەنخۆشی هەمزەوە ببوومە هاواڵی خاوەنەکەی. ژوورێکی بەتەنیا دامێ و ڕۆژێ سەعات 8 دەچوومە لای جەعفەر خەندان، شاعیری مەشهوری ئازەربایجانی و تەرجەمەی شیعرەکانم بە فارسی بۆ دەبرد و ئەویش دەیکردنە شیعری ئازەری. ئاڵە کۆکیان بە کوردی لە چاپدا، تەرجەمەشی بە ناوی لایلایی دەرکەوت. ویستیان پارەی ئەو شیعرانەم دەنێ، نەمەویست و گوتم دیاری من بێ بۆ ڕووسیا. چەند شتێکی سەرنجڕاکێشم لەو سەفەرەدا لە بیر ماوە. لە تەرجەمەی شیعرەکانم کە گەیمە و بەیتەی دەڵێم بە 1000 وەزنی 1000 شیعری دەگوت، گەی بووە ڕیزی هەژار و پوشکین. جەعفەر خەندان پرسی پوشکین دەناسی؟ گوتم هەرەوەندە دەزانم، شاعیرێک بووە. گوتی کوڕم تۆ هێشتا منداڵی، شانازیش بە شیعری خۆت دەکەی، لە کوردیەکەدا بۆ چاپ دەکەین بەڵام تەرجەمەی ناکەین. پوشکین زۆر لەوە پایەبەرزترا کە من و تۆ خۆمانی بێنینە ڕیزی. زۆر بە خۆدا شکامەوە. ڕۆژێک عەکسێکی منیان بە تەرجەمەی شیعرێکەوە لە ڕۆژنامەی وەتەنی هۆڵەندەدا چاپ کرد بوو. ئەوەندەم کەیفساز بوو هەر نەبێتەوە. پتر لە 100 ژمارەی ڕۆژنامەکەم کڕی و ناردمەوە بۆ کان و سابڵاغ. لە تەورێز جگە لە تەرجەمەی شیعرەکانم ڕۆژانە دەچووم دەستە کچێکم فێری سرودی کوردی دەکرد. ئەو سرودەی کە جارجار لە ئێرەوان دەیڵێن خاکی گەوهەرە ئاوی کەوسەرە یەک لەوانە بوو. جگە لە وەتەنی هۆڵەندا عەکس و تەرجەمەی شیعرم لە کۆمەڵە نووسراوێک بە ناوی کۆڕی شاعیراندا چاپ کرابوو. ئیتر بە کلک گوێزم دەشکان. هەر کیژێکی لەوانەی سەر بە ئیدارەی فەرهەنگی ڕووسان بوون کە لای دەپرسیم تۆ کێی، گورجێ عەکس و شیعری چاپ کراوم دەنا بەردەمی. لە بیرما ڕۆژێک جەعفەرۆڤ ناوێک لە ڕەوابیتی فەرهەنگی گوتی بازم و کۆبوونەوەیە خۆت کە هیچ کارتی دۆستانیشت وەرگرە بانگیان کە. کارتێکم بۆ قاسماغا دەیە. ئاغا زۆر پیاوی چاکە و دەگەڵ خۆمانە. کوڕم مارە سپی و بۆر و زەرد و سووری نییە. لە ڕۆژگاری کۆمەڵەدا زۆر شیعرم نووسیون کە هێندێکیان لە ئاڵە کۆکدا کۆکراونەتەوە. پتر لە 2000 بەیتی بەخەت مایەوە و ڕووناکیان نەدی. بۆ جاری دووهەم قازی دەگەڵ چەند کەسێکدا چوونە باکۆ. لێیان پرسی بوو چۆنە شاعیرەکانتان دەگەڵ خۆت نەهێناوە؟ ئێمە زۆرمان ڕێزی شاعیران لەبەرە. ئەمەش زۆر بووە مایەی دڵخۆشی من و هێمن و قازیش نازناوی شاعیری میلی لە هەردووکمان نا. تا حیزب بە ناوی ژێکاف بوو، ئەندامانی نهێنی و کەس نەناز بوو. هەموو کەس بە چاوێکی زۆر بە قەدرەوە لێی دەڕوانی. وای لێ هات بوو هیچ لاوێک بە چاوی هەرزەکاریەوە لە هیچ کیژێکی نەدەڕوانی. دزی و درۆ و دەستبڕین بە یەکجاری باری کرد بوو. لە لادێ ئەگەر زیانێک بکرایە، ئەگەر گوریس و ئامرازێک ون بواە قەت کێشەی لەسەر هەڵنەدایسا و گومبوویان دەداوە بە خاوەنی. خەڵک لەسەر خەرمانان نەدەنووستن کە دایانزانی کەس زیان لێ ناکە. کیژ و لاو چەند شەوان پێکەوە شەو بە کێو دەبوون بۆ ڕێوازیا چرێش، کەس دڵپیسی لە کەس نەدەکرد. جارێک لە زەمبیل میوان بووم و خەریک بووم بڕۆم. لەو دەمەدا دەستەیەک مریت هاتن. سەید گوتی ڕاوەستە قسەم هەیە. سۆفیەکی پیر دەستی ماچ کرد. سەید لێی پرسی سۆفی تۆیش بوویە کۆمەڵا؟ گوتی قوربان خوا بە نەسیبمان کە، بەخوا من دەستی باپیرتم گڵاو کردووە، بوومە مریدی بابت، ئێستاش مریدی تۆم. قەتم دەست لە خراپەکاری و دزی بەرنەداوە، بەڵام لە سایەی کۆمەڵەوە هەموو خراپەیەکم وەلاناوە. زەمانی محەممەدی مەهدیە. خۆم لاوێک بووم لە تەمەنی 22 ساڵیدا. دەگەڵ برادێکی حیزبی بە ناوی عەبدولقادر دەباغی ڕام دەبوار. زۆر جار دەچوومە ماڵیان و دەگەڵ عەبدولقادر و خوشکەکانی بێتەقیە گەمەمان دەکرد. ڕۆژێک یەکێک پێی گوتم خۆشی لە خۆت دەگەڵ ئەو خوشکە جوانانەی دەباغیدا کەیف دەکەی. باوەڕکە تا وای نەگوت نەمزانی خوشکەکانی جوانن یا ناشیرن. لەو ساوە تەرکی ماڵە دەباغیم کرد و هەرچی کردیان نەچوومەوە. نەوەک بە چاوی خەیانەت بڕوانمە خوشکی برای حیزبی. حیزبی توودا کە سەر بە ڕووسان و لە ئێراندا زۆر بەهێز بوو، نەیتوانی بوو لە موکریان خۆی دیار بدا. ڕۆژێک قازی لە تەورێز گەڕاوە و کۆی کردینەوە و گوتی قۆلیۆف گوتوویە ئێمە جگە لە توودا هیچ حیزبێک قبوڵ ناکەین. دەبێ خۆتان حەلکەن و ببنە توودا، دەنا ناچارین بتان کوژی. ئێوە دەڵێن چی؟ زۆر زوو جوابمان داوە کە ئێمە بۆ خۆمان ئەم ڕێگەمان هەڵبژاردووە، ڕووزاگان لێ نەبووە. ئێستاش هەر لەسەری دەڕۆین و چیان لە دەست دێ منەتیان نەبێ.
قازی گوتی خوا شکر لاوی کورد وەک میشکوان تا بیان سوویەوە بۆنیان خۆشتر دەبێ. جوابەکەی بردەوە بۆ تەورێز و گەڕاوە گوتی لەو جوابە ترساون و قۆلیۆف گوتوویە تودە چ گویەک دەخوا ئێوە هەروە خۆتان بن. قازی و هەواڵانی کە لە دوو هەمسەفەری باکۆ گەڕانەوە ڕایان گەیان ڕووز لە ناوی ژێکاف ڕازی نین، چونکە حیزبێکە بۆ ئازادی هەموو کوردستان تێدەکۆشێ و ئینگلیس و تورکان تووڕە دەکا. دەبێ ناوی خۆمان بنین حیزبی دموکراتی کوردستان و داوای خودمختاری لە ئێران بکەین. زۆرمانەو خەبەرە لەبەر گران هات، بەڵام چار چییە؟ قبول کرا. من ئێستاش نەمتوانی ناوی ژێکاف لە خۆم دوور کەمەوە و کارتی حیزبایەتی دموکراتم هەروەر نەگیر. بەڵام لە چالاکی ناو حیزب کورتم نەهێنا. حیزبی دموکرات لە سەردار و پەردووی ژێکاف دامەزرایەوە، بەڵام ئەوجار بە ئاشکرا کاری دەکرد. ئیتر ئەو هەیبەت و ناوی پاکەی کە لە ژێکافدا هەبوو چونکە نهێنی بوو زۆری لە کورتیدا. ئەندامانی فێڵباز و بەرژەوەندی خوازی زۆری تێهات، زۆری نەبرد. زانیمان کە قاسماغای ئەلخانی کە برایەکی حیزبی زۆر خۆشەویست بوو لە پاش گەڕانەوەی لە باکۆ چۆتە باشگای ئەفسەرانی تەورێز و بۆیان بۆتە جاسووس بەسەر حیزبەوە. ئەوە یەکەمین داوی خەیانەت بوو کە دەناوماندا قەوما. ئیتر شیرازەی تەنزیم و تەکوزی پێشوو هەڵوەشاو خزمایەتی و ئاشنایەتی و خۆ بە خۆیایەتی کەوتە ناومان و هەی لەوەی زرینگ بێ و خۆیوە پێشخە. لە گوناهی خەیانەت خۆشبوون و نەمانی زەبر و زەنگی زەمانی ترساندنی ژێکاف زۆر کەسی شێلگیر کرد کە خەیانەتیش بکەن و هەر لە ناوماندا بمێننەوە. ئێران و غەیرە ئێران دەیانتوانی نۆکەرانی خۆیانمان دەناو خزێنن. بە جارێک دەرگای حیزب کرابەوە و هەر کەس دەهات بێ لێکۆڵینەوە قبول دەکرا. قاسماغا هەر بەبرامایەوە و زۆر ئاغایانی دیش هاتنەوە ناومان و بەدڵ لەگەڵ دوژمنان بوو. ڕۆژێک پێشەوە قازی محەممەد لە مەزلیسێکدا گوتی زۆرم پێسەیرە، زۆر باسی نهێنی هەیە کە مەخابراتی ئینگلیس دەست بەجێدا ئەنزانێ. سرم بردە من گوێی، گوتم شێخ مەحسووم خەبەریان پێدەدا. گوتی ڕاز دەکەی، من هەموو قسەی خۆم لای ئەو دەڵێم، بەڵام شێخ زۆری لاگیر لە ناو شارستان و لادێدا پەیدا کردووە، چۆنی دەست بۆ بەرم. شێخ لە مزگەوتی بازار دەیخوێند و مامی لە تاڵش بوو. ئامۆزایەکی بە ناوی نەسرەدین لە لا بوو. شێخ لە سابڵاغ خوێندنی تەواو کرد، ڕۆیشتەوە بیارە. دیسان گەڕایەوە سابڵاغ و دەستی بە خوێندن کردەوە. من بە خەیاڵ لام وابوو پیاوی ئینگلیسانە و کاریان پێسپاردووە، بەڵام دیسان تەواو لێم ڕوون نەبوو. زۆر ساڵ کەوتە نێوانەوە لە بەغداد و کاندار بوو. یەکێک کاتە لام گوتی من لە زیندانی بەغدا لەگەڵ نەسرەدین ناوێک گیرا بووم کە توی دەناسی و دەیگوت زۆر کوڕێکی ساویلکە و ئەحمەقە. بابم لە تاڵش و شێخ مەحسوومی ئامۆزام لە سابڵاغ جگە لە شێخایەتی و فەقێتی کاری گرنگتریان لەسەر بوو. ئەمنیش گروبان بووم لە لەشکری لیڤی ئینگلیسەکان. بۆ ماوەیەک ماموریەتیان دامێ چوومە سابڵاغ و سەقز و دەگەڵ بابیشم پەیوەندیم هەبوو. خۆم کرد بووە فەقەیەکی زۆر بەدی، هەژار لای وابوو مەلایکەتم. ئەو سازانیم کەر لەکوێ کەوتووە و کوندە لەکوێ دڕاوە. نەسرەدین بە گروبانی لە دانکەرک بەدیل گیرا و دەگەڵ دیلی ئەڵمانی ئاڵوگۆڕ کرا. لە پاش هەڵوەشانی لەشکری لیڤی قەدەرێک لە ئێران لە تەرحی چواری ئەمریکایی کاری کرد و لەسەر ژن پیاوێکی لە بیارە کوشت و لە زیندانی بەغداوە باسی ئەوە ئەحمەقیەی منی کرد. شێخ مەحسووم لە سابڵاغ خەرمایەوە و دەوڵەمەند بووەوە. ژنی لە سابڵاغ بەسەر ژنی بیارە هێنا و بوو بە پیاوی ساواک و خاوەن زەوی و زار و زۆر بەدەسەڵات. بەڵام دیسان زۆر لە لاوانی دڵگەرم و پاک هەبوون کە ئاخیان بۆ ڕۆژگاری ژێکاف هەڵدەکێشا و بەو پەڕی دڵپاکیەوە حەولی گەشەکردنی شۆڕشیان دەدا و هیچ سارد نەبووبوونەوە. ڕۆژێک لە میان دواو لەبەر قاوەخانە لەسەر کورسیەک دانیشت بووم کابراایەکی یەرمەنی بە ناوی ئارام کوردیان هات لە تەنیشتم دانیشت. بەبێ ئەوە ڕووبکاتە من لەبەر خۆیەوە گوتی من نادناسم، بەڵام ئەگەر تۆ هەژاری هەڵێ سێ برادرت زەبیحی قاسمی قادری و دڵشاد لە باڵانیش گیراون و ئێستا دایانەوێت تۆ بگرن. وای گوت و ڕۆیشت جاوەرە هەڵێ. بە پێتاتەوی لەو میانە یەکبین ڕام کرد. دەستم لە کامیۆنێک هەڵێنا گوتیام بچۆ سەرباری گوێت. باەکی زۆر تون گوێچی بەسەر و چاومدا دەدا. لە ڕێ ببوومە هەیکەلێ لە گوێت، هیچ کوێم بە دەرەوە نەما. جارێک تۆزێ خۆم تەکاند و چاوم هەڵێنا ڕۆژ لە ئاوابووندا بوو، وەمزانی مانگە. دە ڕۆژی شەرگێرچم لە لوتوگەر و پاک دەکردەوە. تاریخی ئەو ڕۆژە کە سەرتیب زەنگەنە نووسیویە سەرەتای گەڵاڕێزانی ساڵی 1324 کۆچی هەتاویە. بارزانی دەمان بیستەوە کە لە کوردستانی عێراق مەلا مستەفا بارزانی شۆڕشی کردووە و دەگەڵ عێراق و ئینگلیز شەڕیەتی.
دوعای بە خێرمان دەکرد و بە دڵ دەگەڵی بووین. میرحازی دامەزرێنەری ژێکاف و ئەفسەرێکی تر کە ناوی مستەفا خۆشناو بوو لە سوپای عێراق دەرچوو بوون و چووبوونە لای بارزانی و لەوێوە بۆ پەیوەندی دەگەڵ ئێمە هاتبوونە سابلاغ و تەواو دەگەڵیان ما بینم خۆش بوو. بە کورتی باسی شەڕەکەی بارزانی و ئینگلیس و عێراقم لە دوای چاپی دووهەمی شەڕەفنامەدا نووسیوە. پاییز بوو، باران دەباری. گوتیان بارزانیەکانی ئاوارە هاتوونە گوندی خونقەڵا لە نزیک سابلاغ. بەپەلە دەگەڵ حەمەی مەولودە چرچ دوو ترۆمبیلی باریمان خواستەوە و چرپی بڕاومان لە مێشەیەک لێبار کرد و بۆ بارزانیمان برد. زۆری نەبرد، بارزانی هات نەشارەوە. خەڵکی سابلاغ ورد و درشت بۆ پێشوازیان دەرکەوتن. خۆراک و جلک و پێڵاو لە هەموو ماڵانەوە بار بوو دەهات. خۆم دیتم منداڵێک کە کۆمای جلکانی دیت کەوشەکانی خۆی فڕێدا و بە پێخاوسی ڕای کردەوە ماڵ. بارزانی ئەوی چەکدار بوو لە سەربازخانە دامەزرا. ماڵ و منداڵ و پاتاڵیش لە دێهات جێگەیاندانی. بۆ یەکەم جار کە چاوم بە بارزانی کەوت زۆرم خۆشویست و ئەویش لەسەر قسەی میرحاز و مستەفا خۆشناو کە باسی منیان کرد بوو زۆرم دەگەڵ ڕووخۆش و بە ئیلتیفات بوو. ئیترە و خۆشەویستیە دەوامی کرد تا بارزانی چوونە وڵاتی ڕووسان و کە هاتیشنەوە عێراقێ تا بارزانی وەفاتی کرد هەر زۆر لوتفی دەگەڵ مابوو. کۆمەڵە و دەوڵەت لە دەوری سەردەشت شەڕیان بوو. لەسەر داوای خۆم نردمیان کە لەو شەڕەدا بەشدار بم. دەگەڵ چەند پێشمەرگەیەکی خۆماڵی وەڕێکەوتی ڕێ بەفر بوو دنیا کڕێوەی دەکرد. شەوێک لە گوندی خۆزلێ لە ماڵی ئاغا ماینەوە یەکێک بە گوێدا سرکاندم کابراەک لەم دێیا دەیەوێ بتبینێ و ناوێرە بێتە ماڵی ئاغا. خۆم چوو ماڵێک ڕوت و قوت و شەدار و تاریک. پیاوێکی ڕدێنسپی دانیشت بوو. خۆم پێ ناساند و گوتی تۆ شاعیری منیش شاعیرم دەمەوێت شیعرێکی خۆمت بۆ بڵێم. دەستی پێکرد نزیکەی 10 دەقیقە بەیتێکی گوت کە لەسەر شۆڕشی کورد و قازیدا نابوو. بەیتی بڕ پێدا و لێی پرسییم پێت چۆن بوو؟ گوتم زۆر خراپ بوو. ماما تۆ زۆرت وشەی عارەبی مەلایانە بەکارهێناوە تا بڵێن وەک خوێندەوارانت گوتووە. خۆزگە بە زمانی شوانانت بگوتایە و عارەبی تێدا نەبوایە. من کە شیعر دەڵێم هەر ناڕەحەتی ئەوەم کوردی باش نازانم و ناچارم وشەی بێگانە بەکاربێنم. گوتی دەسا وەڵڵا من خۆم شوانم گوێ بگرە. لەسەر ڕادەستی پێکردەوە بە بێ ڕامان بەیتەکەی تەواو گۆڕی. بەڕاستی سرم سوورما. خودایە چەند هەزارانی وا بلیمەتمان لێ هەڵکەوتووە و وەک بەفری پارتواونەوە و خەبەرمان نەزانی بوون و کەس قەدری نەگرتو. نامەیەکم بۆ نووسی و گوتم بی بە سابلاغ ئەگەر منیش نەبم تۆ لەوێ کارت دەدەنێ و بە خێوت دەکەن. بەڵام بیستمەوە کە مانگێک دوای ئەو دیدارە پیرە مرد بوو. نەیکرابوو نامە بەرێتە سابلاغ. پێشمەرگا بڵۆقەی گوندی قوڵتەیدا بوو کە 500 کەسێک سوپای ئێرانی لێبوو. شەڕکەرانی ئێمە جگە لە 20 پێشمەرگەیەک چەکداری گەورکی دیوی سەردەشت و سوێسنێ بوو. زۆری نەبرد مستەفا خۆشناویش هاتە لامان. ڕۆژێک دەگەڵ دڵشادی ڕەسووڵی کە لاوێکی ئەدیبی کورد بوو بە سواری بەملەی کێوێکدا ڕۆشتی. عەجەم بە تۆپ دایانگرتی. ئەوە یەکەم جار بوو کە تۆپم پێوەنێن و ببینم گول لە تۆپ لە نزیکمەوە دەکەوێ. وابزانم من لە شەرمی دڵشاد و دڵشاد لە شەرمی من دانمان بە زەرگی خۆمان ڕۆگرت و هەڵ نەهاتین و تۆ پیشمان وێ نەکەوت. چەند جارێک لە شەڕی ناو سەنگەردا بەشدار بوو. جارێک خەبەریاندا کە لەشکرێکی 350 کەسی لە بانەوە دێم بۆ ڕزگارکردنی قوڵتا. شەو چوین خۆمان لێداگرتن. بەرەبەیانی گەینە بەرەوە و تەقەدا مەزرا. زۆری نەبرد لەشکرەکە خۆیاندا بەدەستەوە و بە دیلمان گرتن. چەک و فیشەکماندا بە عەشایر و کەلوپەلی وردەمان گێڕاوە کە دیتمان دوو شوشەی تێدایە وامانزانی ئارەقا. دڵشاد و یەکێتر کردیانە هەراکە خۆیان بیخۆنەوە. بەڵام شوشا باو لیمۆ دەرچوون و کردمانە چێشتەوە. نانمان هەبوو پارەشمان هەبوو بەڵام قاتی و قڕی پێخۆر بوو. زۆربەی کات بە نانی وشک و چار ڕامان دەبووە. چوینە سەرگوندی بێزێڵا ئاغاکەمان دەرکرد کە جاشی دەوڵەت بوو. بۆ بەیانی تیارەمان هاتە سەر و زۆری شێستیر لێ ڕەشاندین بەڵام کەسمان لێ بریندار نەبوو. ئەوەش هەوڵجار بوو کە تیارە ببینم شەڕ دەکا. هەوڵ شەوی کە چوومە گوندی شینوێ چەند پێشمەرگەیەک نۆرەیان بوو ببنە کێشکچی لە سەنگەری دەوری قوڵتێدا. یەکیان ناوی وەستابراهیمی بەننا بوو. دەنگی زۆر خۆش بوو. قەتاری زۆر خۆشی گوت. گوتم ئەم شەو تۆ مەچۆ سبەی شەو پێکەوە دەچی. گوتی سبەی شەویش دەگەڵ تۆدا دێمەوە سەنگەر.
بەیانی ئەو ڕۆژە وەستا برایم شەهید کرا. دوو پێشمەرگە بە ناوی شەریف شکاک و ڕەحمان چەتا چوون بە ئێستر لاشەکان هێنایەوە. پێم وایە لە بورجەکانی دوژمنەوە پتر لە 500 فیشەکیان پێوەنان، بەڵام ئازایانە هێنایانەوە. قەبر هەڵقەندرا، بانگی مەلایەکم کرد کە لەسەر قەبرەکەی باسی شەهید بکە و بڵێ ئەمە شەهیدە و نامرێ. مەلا گوتی چۆن قسەی وا دەکەم، قەدەوە شەهید نییە، خۆ نەچۆتە شەڕی دینی ئیسلام. بانگم کرد دوو قەبر هەڵقەنن، یەکیان بۆ ئەو مەلا سەگ بابا. مەلا زەرد هەڵگەڕا و بێهۆشت خێڵ بوو، ئاویان بە سەر و چاویدا کرد وە هۆشیان هێناوە. ملینا وەک بلبل کارێکی کرد کە وەستا برایمی وەک ئیمامی هەمزە و ئیمام حوسێن حیساب کرد. ڕۆژێک باران دەباری، کابراەک لە شەودا بانگی لە کەڵەکەوان کرد بوو بیپەڕێنێتەوە. کابرامان گرت، چکارەی؟ فەقیر و لە خێر دەگەڕێم. برادەران کەوتنە تاقیقات و نووسین. زۆریان گوت فایدەی نەبوو. شەو بە دەنگێکی وا کە گوێی لێبێ گوتم ئەرێ بە شەو کێ دەتوانێت بە 5 گول لە نیشان بپێکێ؟ ئەو کابرا بێنن دایکەین بزانین کێ دەستی ڕاستە. کابرا کردیە هاوار، باوکم مەمکوژن، بەخوا من جاسووسی عەجەمانم، کۆتری نامەبەردە با خەڵم دەنێم، خەبەریان بۆ بە کۆتردا دەنێرمەوە، نردویانم بزان مێوە چەند کەسن و لە کام خانوودا دەژین. کابرامان ناردە سابڵاغ. ڕۆژێک کە تەیارەمان هاتە سەر و دای گرتین، ئێمەش بە تفەنگ لە خوارەوە تەقەمان لێ دەکرد. من لە بندار توێکەوە لە حەوشەدا تفەنگم داویشت. ئەوڵاش کاک ناوێک کە پێشمەرگەیەکی سابڵاغی بوو لەسەر سەربانەوە تەقەی لێ دەکرد. چەند جارم هاوار لێ کرد وەرە خوار لەوێ خەتەرە، جوابی نەدامەوە، گوێی گران بوو. دەورەی هەموو بە گول لەدا بێژرا، بەڵام خۆی بەرنەکەوت. دوایە خۆم لێ تووڕە کرد کە بۆ لە سەربان نەهاتوتە خوار و خۆی پەنانەداوە. حکایەتێکی گێڕاوە کە جارێک شێخولیسلامی باوکی هێمن لە ڕاو بووە، کەروێشکێک بە تەماڵ دۆزراوەتەوە. نۆکەرێکی گوتوویە توخوا تاژی تێبەرمەدەن، من بە تفەنگ دەیکوژم. کەچی نەیەنگاوتووە، ئاغا لێی تووڕە بووە کە بۆچی کەروێش کرد لە کیس داین. گوتوویە بەڵێ ئاغا نەمەنگاو، بەڵام وام ترسان کە تازە ڕوو ناکاتەوە ئەم گردە. دوای دەرکردنی مام حەسەنی بیزێڵا لامان وابوو تیارەمان دێتە سەر. بۆ احتیات پێش تاوکەوتن هەموو خەڵکی دێوەتماناوێمان وە دەرنا. لە تاوگەرم بووندا پیرێژنێکم دی بەرەو ماڵان دێت، دەنگمدا کە نەیە، پاڕاوە کە کارێکی زەرورم هەیە. لام وابوو پرێسکەی پوڵی لە بیرچووە بیبە. گوتم ئەمما زوو بڕۆ تەیارە دێ. دوای تاوێکی دیتم دیسان بەرەو ماڵان دێتەوە. گوتم ئەمجا ڕێت نادەم. گوتی بە قوربان، خاڵ سەعیدی پێشمەرگە دەڵێ تەیارەی دوژمنی قاستە سەری خوریە، هێندێکم خوری لە دیزەیەکدا دەچم دەری دێنم. عەجەم قولەیان هەبوو، تۆپمان نەبوو کە دژی قولە بێ. ڕۆژێک کابرایەکمان هێنا ڕەشت سەتەوڵ، گوتی من ئامادەم چەند نارنجۆک لێک ببەستم و بچم لە من قولەوە بیهایەمە سەرێ. ئەو خەتەرە بۆ دەکەی؟ کاکە من بە 100 ساڵ حەفز مەحکوم بوو، 9 ساڵم کێشا، 91 ساڵم مابوو، ڕووز بەریاندا لەسەر زیادی ماومەوە. ئەگەر بە سەلامەت هاتمەوە تفەنگێکم دەیە. ناکاکە ئەو کارە مەکە، پێشمەرگە بە و تفەنگیشت دەدەمێ. عەلە گاور کابراایەکی دز و چەتەی مەشهور بوو لەو ناوە. هات بوو بە پێشمەرگە، پیاوی وا ئازام زۆر کەم دیوە. شەوێک کە ئێمە دەچوینە پێشێزی ئێران کە بەرەو قوڵتە دەهات، لەشکرمان بەسەر کردەوە و عەلە دیار نەبوو، بێ و ڕۆیشتی. زۆر دوور نەکەوت بووینەوە، لە لای قوڵتێەوە بوو بە تەقوهۆڕە کەرمە پرسە، بە هەزاران گول لە دەتەقێنرا. شەڕ بوو ئەمما شەڕ. خوایە ئەمە چییە؟ ئێمە نەچوینە سەر دوژمن، ئەو برێشکە تەقاندنە چییە؟ ئێمە لە شەڕی هەورازە سەرکەوتین و سەربازمان بە یەخسیر گرتن کە هاتینەوە عەلە لە بنکە دانیشت بوو. تەواو وەک گۆڵی قوڕاوی، هەموو گیان قوڕاوی، تەنیا 5 فیشەکی پێما بوو. عەلە لەکوێ بووی؟ کاکە هەنگۆ باری شەڕ نازانن، ئەگەر قوڵتێ بە هاواری هەواڵانی خۆیەوە هاتپا دەکەوتنە نێو دو ئاگرانەوە و دەرنەدەچوو. ئەمن خۆم گەیان دەکانیێژنان لە قوڵتێ، تەقەم لە بورجەکان کرد، هەر من فیشەکێکم داویشت ئەوان هەزاریان دەتەقان. لە بیرم بردنەوە کە دەبێ بێنە جەستەی ئێوە. بەڕاستی تاقە کەسێک 1000 کەس مەشغوڵکە هەر لە چنگ عەلەی دەهات. دوای نەمانی جمهوری دەوڵەتی ئێران پوڵێکی دابوو بە سەلیماغای بایزی، ئەویش نردبووی عەلەگاور و سەمەد ناوێک کەویش زۆر بە ئازاو مەشهور بوو، هەواڵیش بوون بێنە لای کە بیان کاتە نۆکەر و چەتەی خۆی. هەردووک چوو بوون لە ناو دیوەخانی خۆیدا، خۆیان بەسەردا دابوون و پەتیان خست بۆ ملیان و لە گۆمدا خنکان بوویان. لێ بڕابووین کە هێرشێکی بەرپام بکەینە سەردەشت و قوڵتێ و دوژمنیان لێ دەرکەین.
بڕیاردرا شەو سوێسنی هێرش بەرنە سەردەشت و گەورگ خۆدە گوندی قوڵتە هاوێن. ڕۆژێک لە کازیەی بەیانەوە تا ڕۆژاوا بە کەڵک چەکدارمان لە کەڵوێ پەڕاندەوە. دە پاش نوێژی شەواندا فەرمان هات کە دەبێت لە دەوری سەردەشت بکشێنەوە. ڕادیۆ لەندەن گوتوویە کوردەکان سەردەشیان گرتووە، ڕووسەکان لەو خەبەرە نیگەرانن، نایانەوێ ئینگلیسیان تووڕەکەن. گوتم من ئەم ئەمرە گوێ نادەمێ و دەست لە هجووم هەڵناگرم. پاشان حاڵیان کردم کە فەرمان لە عەرزێ نادرێ، لە داخان گریام. ئەو شەوە بەدزیەوە لەشکرمان بەجێهێشت کە نەوەکان لە ڕقمان بمان کوژن. لە ڕێی گەڕانەوەدا لە دۆڵێکدا زۆر دوور ورچێکماندی، تفەنگێکم لێتەقان. سوور دەمزانی نەمەنگاوت، بەڵام هێندێک لە هەواڵان گوتیان کوشتێت، بەڕاستی خاتری منیان گرت و درۆیان دەکرد. کە هاتینەوە سابلاغ، حەمە حوسێن خانی فەرماندەی سوپا بۆ ئەو دەستڕاستیم کە هیچ ڕاستی تێدا نەبوو، دەمانچەیەکی خەڵات کردم و هەرچەند گوتم ڕاز نەبووە باوەڕی نەکرد. ماوەیەک شەڕ و هەرا مات بوو، منیان ناردە سەرای لای سەقز کە ما بین بم و ئاگادار بم عەشایر ئاڵۆزی نەنێنەوە، نامەی نێوان دوژمن و دۆست پێک بگۆڕینەوە. جارێک خەبەرم وەرگرت کە سەربازانی دەوڵات مەڕی گوندیەکیان دزیوە. گوندەکە دەبوایە عەمەرخانی شکاک بیپارێزێ. نامەیەکم بۆ نووسی کە چۆن ئاگادار نەبووی و مەڕیان لەبەر پێی تۆ بردووە، بۆی نووسیمەوە ئەو سەربازانە گەنمیان زۆرە، پێخۆریان کەمە، منیش گۆشتم بۆ ناردن. جارێک سەرتی پومایونی نامەیەکی نووسی بوو، ناوی پێشەوای ئاقای محەممەدی قازی نووسی بوو. لە جوابیدا لە باتی تیمسار و تەڕەماش بۆم نووسیەوە ئاقای حاجی عەلی کە بەوە زۆر تووڕە ببوو. لەسەرا لە پڕ نەخۆش کەوتم، ئەو ڕۆژە بارزانی هاتبوو. هەڵی گرتم و بردمیە سابلاغ و لەوێوە ڕەوانەی بیمارستانی ڕووسیە لە تەورێز کرا. مانگێک پتر مامەوە. حەمە ڕەشید خان لە شەڕی پێشوویدا شکاو گەڕاوە، بانەی سووتاند و گەییە عێراق. دەوڵەتی عێراق بردیە جەنوب، لە شاری ڕەمادیە دەژیا. لە جەنگەی شۆڕشی ئێمەدا لە پڕ هاتەوە مەڵبەندی سەقز. دوو لاوی عێراقیشی دەگەڵ بوون بە ناوی یەحیا چروستانی و حەمەدەمین مەنگوڕی کە یەکیان مەلاو یەکیان شاعیر بوو. پێشەوا منی دەگەڵ میرحاز ناردە لای کە بچینە سابلاغ. لە گوندی تورکمان کەندی دیتمان و بە تەنیا ڕاستپێریەکەم پێگەیان. خان زۆر شڵەژاگوتی نازانی بۆچی مانگ دەکەن؟ نا. کە هاتبوو ڕووسەکان دوان بوویان، ڕاستی گوتبوو کە ئینگلیسیان نردویانم کارتان لێ تێکدەم، بەڵام قەول دەدەم بە قسەیان نەکەم و خزمەتکاری شۆڕش بم. دەستیان لێبەردا و لەسەرا بە ناوی ژەنەڕاڵ مایەوە. دەوڵەتوەکەی ئازەربایجان بە سەرکردایەتی پیشەوەری ملی لە ئاغا کوشتن نابوو. تەمای کردبووە ئاغاوەتی کوردستانیش. هاشمی خوسرەوی ناوێک لەلایەن سابلاغەوە حوکمی بۆکانی دەکرد. پیاوی پیشەوەری هاشمیان ساز کرد بوو کە شەوێک بێن و ماڵە مەحموود ئاغا و عەلی ئاغا و حاجی بایزاغا قەتڵ و عام بکەن. زۆر لامگران هات، بێگانە بێ و کورد بەدەستی شۆڕش بکوژێ. لە بۆکانەوە بە هەڵەداوان خۆم گەیاندە پێشەوە، فەورەن ڕۆی بۆ تەورێز و لەو کارەی پەشیمان کردنەوە. هاشمیشیان لە بۆکان لابرد و دارکاریەکی باشیان کرد. ماڵە ئیلخانی کە بەو کەین و بەینیان زانی بوو بە سوپاسەوە دایانگوت تۆ نەبوایەی ئێمە نەدەمای. ڕۆژێک برادەرێک کەنۆکەری ماڵە ئیلخانی بوو گوتی ئاغایان کۆبوونەوەیان کرد بوو، منیان دانابوو ئاگام لە دەرگا بێ و کەس نەزانێ دەڵێن چی. من لە پشت دەرگاوە گوێم کرد، 20 ڕۆژی تر لەشکری سەقز دێن و هجووم دەکەنە سابلاغ. ئێمە دە پێشدا لەبەریان دەڕۆین و دوایە ڕەگەڵیان دەکەوین. ئەو خەبەرەم گەیاندە پێشەوە، لە نامەیەکی بە خەتی خۆیدا نووسی بووی هەزار مامری شامیت بە قوربان بێ، مەترسا هەموو کار بە کەیفی تۆ دەبێ. لەشکرێکی 1000 کەسی هات و پێش مەرگا لە قەرەم و سالیان پێشی لێگرت و شکاندی. ئاغایان ڕەوی بوون، بەڵام فریای ڕەگەڵکەوتن نەکەوت بوو.